لە بازاری غەفڵەتە کۆڕی زکر جۆشی هەیە، بە ئاگابوونی فکر و دڵ بۆ کەسێ هۆشی هەیە. شیرینچە بۆ ئەم ئەرکە زەڕورە پەرۆشی هەیە. شیرینچە تاڵیەکانی ژیانتان بۆ شیرینەکات و بە دیوێکی ترا پیشانتانەدات. یا ڕەبی ڕووی گڕانەوەمان پێ بدە. شیرینچە خەریکی ناسینی عەزیزی خودایە، لە دامێنی هەیبەتە ڕاوەستاوە و چاوەڕوانی بارانی ڕەحمەتە. لە شیرینچە زەنگی ئەو مەترسی ڕاگەیەنین کە ئەم زەمانە ترسناکە و زەمانی مەسخی دڵە. مخلیسەکان موڵکیان لە قوڵایی دڵدایە. ئاوابوون دوا مەنزڵ و بە پایان گەیشتنی ڕووناکی نییە، چاوەڕوانی لە هەگبەیە هەڵهاتنی خۆری هەڵگرتووە. من فاتیح شێخ محەممەد لە بەرنامەی شیرینچە لە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵتان بەردەوام دەبین.